بەهۆی بەرزی پلەکانی گەرما هاوڵاتیان بۆ گەشت و سەیران و مەلەکردن ڕوو لە ڕووبار و چەم و گۆمەکان دەکەن. ژمارەیەکیشیان بەهۆی ناشارەزاییان لە مەلەوانی دووچاری خنکان دەبنەوە. داخەوە ڕووداوگەری کێشگار زۆرمان هەیە لە پانتای ڕووداوەکانە. ڕاهێنەرێکی نێودەوڵەتیش دەڵێت هاوڵاتیە کە لە مەلەوانگە فێری مەلەکردن بوو بێت دەبێت ئاگادار بێ ڕاستەوخۆ نەچێتە ڕووبارەکان و مەلە بکات، چونکە ئاوی وەستا و ڕۆیشتوو بۆ مەلەکردن لە یەکدی جیاوازن. ناکرێت تۆ مقارنەی مەلەوانگەیان بۆ نمونە مەلەوانیکردنێک لە بۆ نمونە ناو حەوزێکی ئاوایانیش بۆ نمونە لە مەلەوانگەیەکەوە هاوتا بکەیت بە ئەو شوێنگانە، لەبەرەوە کە لەم جێگانە مەترسیەکان ێزگا زیاتر و زۆرترە. وەکوتمان لەو شوێنانە بابەتی هەڵکەوتەی جوگرافی ژێر ئاوەکان جیاوازە، بابەتی ئاوەکە ساردی و گەرمی ئاوەکە تەنانەت بۆ نمونە لێژی تیژی ئاوەکە لێڵی ڕوونی بۆ نمونە مانگی ئاوەکەش هەندێک جار کە زۆر جا مەلەوانی زۆر باشمان لەدەستداوە کە بەداخەوە لە ئەسبابی نەشارەزای مەنتیقی جوگرافیا. جگە لە نەزانینی مەلەکردن چەندین هۆکاری تەندروستی هەن کە دەبنە هۆی ئەوەی لە کاتی مەلەکردندا کەسی مەلەوان تووشی خنکان ببێت. وە خنکانیش لە ڕووی تەندروستی هۆکارگەلێکی گەلک زۆری هەیە. یەک لەوانە دابەزینی پلەی گەرمی لەشە، کەسێک لە شوێنێکی زۆر سارمەلە بکاتەوە لێدانی دڵی دائەبەزێت لۆژێر پلەی ئاسایی و دەرەنجام جارو هەیە لە خۆی چیتان بێهۆشە بیت و هەروەها کەسێک زۆر لەناو ئاو بمینیتەوە تووشی شەکە تێبیت و هەروەها جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک ئەمانە هۆکارن و هەروەها هۆکارگەلێشتکە گەشتکە و فێ ئەوانەی نەخۆشی گەشتکە و فێیانیان کەسێک ئینتیاباتێکی زۆری لە سیەکان هەیە، بێگومان ئەمانە ڕێژە ئۆکسجین بە تەواوی ناگەینە جەستە و کاتێک کە کمێک ئاویان زۆر ئاو ئەستە ناو سیەکانی تووشی خنکانە بێت و توانای مەلەکردن و خۆرزگارکردنی نامێنێت. بانکخوازێک سەبارەت بەو کەسانی لە کاتی مەلەکردن دەخنچێن دەڵێت هەر کەسێک مەلە نەزانێت و بچێتە نێوڕووبارەکان مەلە بکات و بخنچێت خۆی گوناهبار کردووە. مەلەوانیکردن یەکە لەو شتە باشانەی کە لە ئیسلامدا ئەمر پێکراوە مناڵەکانمان فێری بکەین، هەتا هاتووە لە ئەثەر کە سەیدنا عومەر ڕەضی الله عنه نامەی ناردووە بۆ ئەهلی شام کە مناڵەکانیان فێری مەلەوانی بکەن. و گوناهێکی گەورەیە مرۆڤ بەبێ مەلەوانی بزانی دەست بک بە مەلەوانی و دەست بک بە خۆخستنە ناو ئاو و فێربوونی. ئەگەر کەسێک بزانێ و بخنچێ شەهیدە، بەس نوتقی بە شەهادەتەی کرد بێشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله ئەوانەی گوت بێ مسلمان بێ ئەگەر بخنچێ شەهیدە. بەڵام ئەگەر کەسێک مەلەوانی نەزانێ و بچی خۆی بخاتە ناو ئاوە بخنچێ یارمەتی خۆکوشتنی داوە. خوای گەورە پەناماندا یا ڕەبی. لەسەر ئاستی جیهان خنکان بە حوتەمین حاڵەتی مردن دادەنرێت. ساڵانەش لە هەرێمی کوردستان زیاتر لە 80 کەس بەهۆی مەلەکردن لە ڕووبار و چەم و گۆمەکان دەخنچێن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.